سڵاو ئازیزان، ئەم پەیامەم بۆ سەرجەم کوردانی دانیشتووی وڵاتی بەریتانیایە. دیارە هەمووان ئاگادارن چەند هەفتەیەکە حکوومەتی بەریتانیا دەستی کردووە بە زۆرگرتنی پەنابەران لە کاتی ئیمزاکردن و بەنیازی بە زۆرە لێناردنەوەی پەنابەرانە بۆ وڵاتەکانیان و ناردنی کۆمەڵێک پەنابەر بۆ وڵاتی ڕواندا. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک لەگەڵ فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی لە بەریتانیا هەستاوین بە سازدانی چالاکیەک ڕۆژی دووشەمە 27 مانگ کاتژمێر 2 پاشنیوەڕۆ. چالاکیەکەمان پێک دێ لە گردبوونەوەیەک لە بەردەم پەرلەمانی بەریتانیا سەرەتا تاکو پەیاممان بگەێنین بە پەرلەمانتارانی بەریتانیا و لەوێوە دواتر بەڕێپێوانێک ئەچینە بەردەم ژمارە 10 داون ستریت واتە ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا. پاشان لێوە درێژە بە ڕێپێوانەکەمانە دەین بۆ تراڤڵ سکوێ تاکو بەڕای گشتی و تەواوی خەڵکی بەریتانیا بڵین کە ئێمە دژی ئەم کارە قێزەونەی حکوومەتی بەریتانیاین بە نیازی بە زۆر ناردنەوەی پەنابەرانە بۆ وڵاتەکانیان ژیانیان لە مەترسیدایە. بەشێک لەوانە چالاکوان و کەسایەتی دیارن و بە نیازی ناردنی خەڵکیا پەنابەرانە بۆ وڵاتی ڕواندا. لێرەوە داوا لە سەرجەم ئازیزان و خۆشەویستان و مرۆڤ دۆستان دەکەم لە وڵاتی بەریتانیا ڕۆژی دووشەممە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ لە بەردەم پەرلەمانی لەندەن ئامادە بن و بەشدار بن لەو چالاکیە لەگەڵ ئێمەدا تاکو بە هەمومانەوە بتوانین فشارێکی گەورە دروست بکەین لەسەر کابینەکەی ڕەشی سوناک و حکوومەتەکەی بۆ ئەوەی بتوانین ببین بە پشتیوانێک بۆ ئەو پەنابەرانەی کە ئێستا ئێمە ڕۆژانە قسەیان لەگەڵەکەین و ئاگادارین لە چ بارودۆخێکی نامۆدان ناهەستیار و ناخۆشدان لە ناو زیندان و دیپۆرسەنتەرەکانی لەندەندا. تکایە ڕۆژی دووشەممە 27 مانگ کاتژمێر 2 لەگەڵمان بن. دووبارە سوپاس و پێزانینی خۆمان دەرەبڕین. هیوادارین ئێوەی مرۆڤ دۆست، ئێوەی ژیان دۆست، ئێوەی چالاکوان بتوانن لەم کارە خێرخوازیەدا ویژدانتان ئاسوودە بکەن و بەشدار بن لەم کارەدا.